کات تێدەپەڕێ و هەڵبوونی گڵۆپی سوور دەستپێکردنی بەرنامەی قورجی شێرە. کلێنس و پەشمەک و بنێشتمان هێناوە. دەمانەوێت ئەمڕۆ پیشەی دەستگێڕی تاقی بکەینەوە. كلينكس بني الشعر بنات باش ماما كلينكس بني مثلا كلينكس بني الشعر بنات شعر بنات كلينكس بنيشت شعر بنات كلينكس بنيشت شعر بنات كلينكس بنيشت تا استا نب يك بنيشت نيك شعر بنات ياخذ بشمك نيك كلينكس هیچمان نەفرۆشتووە. یعنی بە درێژایی 3 کاتژمێر نەمانتوانیوە تەنانەت 250 کار بکەیت یاخود 250 ئیش بکەیت. من بەڵکو زیاتر یاخود بتوانم شتێک بفرۆشم دەڕۆم بەرەو بازاڕی هەولێر ئەوێن دەربە گوێرە ئەوەی کە قەرەباڵخی زیاترە و هەروەها خەڵک زیاتر لەوێ دێ بۆ شتومەکڕین بە ئامانجی ئەوەی کە زیاتر بفرۆشین یاخود شتێک بفرۆشین ئەمڕۆ لە بەرنامەی قورجی شێر دەچین بەرەو بازاڕی هەولێر. شعر بنات بنيشت شعر بنات بنيشت كلينكس 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 دوو کاتژمێرە ناو بازاڕی هەولێر دەخولینەوە و هەروەها کۆڵان بە کۆڵان کۆڵانەکانی قەیسەری و هەروەها لە شەقامە سەرچێکەکەی تا ئێستا بە هەمان شێوەی بەیانی کە 3 ساعت لەسەر یاخود 3 کاتژمێر لە ترافیک لایتەکان بوو هیچمان نەفرۆش بوو. ئێستاش ئەو خەبارەی کە لە دەستمەوە ئەو کەلوپەلانی کە لە دەستمە تا ئێستا یەک شتی لێکەم نەبووتەوە. یعنی نە کلێنکسەکە فرۆشراوە نە بنێشتەکە فرۆشراوە نا پەشمەک یا شعر بەناتەکەش فرۆشراوە. یعنی بە 5 کاتژمێرە دەسوڕێینەوە و تا ئێستا کەس شتێکی لێ نەکڕیوین. شعر بەنات بنیش کلێنکس شعر بەنات چ دەوێت؟ شعر بنات راستا او بيانسات أبقلك راستا دبي دوقلت بدمه ده أو بوبال بيانسات يا لبروي يعني تايسا هيش ما نفرشتوا ووردش ما لا نبو أركو بيني كان أو من ضالا يعني بيانسات ديناري دامي دو شعر بنات ياخد بشمك مداية واتا سفتاحي او رومان من 500 دينار دەست پێ کردووە. شعر بەنات بنیش کلێنکس بە هەزاریە کوالیتیەکەی باشە. شعر بەنات بنیش کلێنکس شعر بەنات بنیش کلێنکس شعر بەنات کلێنکس شعر بەنات بنیش کلێنکس شعر بەنات بنیش کلێنکس شعر بەنات ڕوبعەک شعر بەنات 250 بە پانتایی بازاڕی هەولێر داگەڕاوی و هەروەها ترافیک لایتەکانیش یعنی تا ئێستا یەک کلێنکسم فرۆشتووە یەک کلێنکس بە 1000 دینار و هەروەها لەگەڵ دوو شعر بەنات یاخود دوو پەشمە کە کردوویەتی 1500. هێشتان چاوەڕێ دەکەین با بزانین بەڵکو خێر و بەرەکەت لە کاتژمێرەکانی کۆتایی کارەکە بێتن و بەدەنجی خۆمان هاوار دەکەین. شعر بەنات بنیشت شعر بەنات بنیشت کلێنکس شعر بەنات بنیش کلێنکس بنیش شعر بەنات کلێنکس. گەڕاین و کوچە و کۆڵانەکان و هەروەها قەیسەری باتە جادەی با بڵێن ئەو جادەی کە دێتەوە بۆ لای پارکی سامی عەبدوڕەحمان و ئەوانەمان هەر هەموو کرد تەنها توانیمان چی بکەین یەک کلێنکس بفرۆشین لەگەڵ دوو شعر بەنات. شوێنەکەمان گۆڕی بە ئامانجی ئەوەی بتوانین لێرەش بای پارەیەکی زیاتر بفرۆشین. یەکیان دوو ئەوە یەک ئەوە دووها لە بەروەی گەرمایە بڕێک لەوێ بچوویتەوە با پارەشت بدەمەوە بزانین ترمان شعر بەناتەکە یاخود پەشمەکەکە یعنی ئەگەر یەک تۆس گەرمالی بداتن و کاتێکی زۆرت پێ بچێ نەیفرۆشی ئەوە بچووک دەبێتەوە هەم ڕق دەبێ هەم بچووک دەبێ
یعنی وەک خۆی نامێنێتەوە دەبێت زوو دەست و بردی لێ بکەی و بیفرۆشی ئەگەر خوا دەرو خێر لێ بکاتەوە و مشتری هەبێت شعر بەنات بنیش کلێن کەس دوو چەندت پێە 250 ئەوە خۆیەکی پێدێ بەزەوە گچکە بوویتەوە ها گەرمالیدا هەردووچ بە باشە ڕعافێت بیتر من ئەمڕۆ دەستمدا پیشەی دەستگێڕ یاخود وردەفرۆشی کلێنسم فرۆشت لەگەڵ شعر بەنات یاخود پەشمەک و لەگەڵ بنێشت سەرەتای ئەم کارە چۆن بوو دەبێت لە سەرەدادا کەلوپەلەکان بکڕی من ئەمەم بە 6,000 کڕی و هەروەها بنێشتەکەم بە 5,000 کڕی شعر بەناتەکەشم بە 2,000 کڕی کەکردی 13,000 یعنی بەبێ ئەوەی هیچ شتێک بفرۆشم 13,000 مەصرف کرد لە دواتر ترافیک لایتەکان ناوازاری هەولێر شەقامەکان و بەردەم پارکەکانیشم تاقی کردەوە تەنها توانیم 2 کلێن کەس بفرۆشم و لەگەڵ بای 1250 شعر بەناتەکە چونکە شعر بەناتەکە خاصێتێکی هەبوو ئەگەر زوونەی فرۆشی گەرماکە لی بدام ئەوە چی لێ دێتن بچووک دەبێتەوە و هەروەها بایەخی نامێنێت یاخود تامەکەی دەگۆڕێ بۆیە ڕاستەخۆ بە 1250 فرۆشتمان یعنی بە تێکرای کارەکە من توانیم ئەمڕۆ بای 3250 ئیش بکەم لە بەرنامەی قورجی شێر خەلیل ڕەزوان باری قورسی لەسەر شانەوە لە ماڵ دێتە دەرەوە بە ئامانجی پەیداکردنی پارە بۆ ئەو هەشکەسەی لە ماڵەوە جێی هێشتووە دەربارەی ئەم کارە پرسیار لە ئەو دەکەین من خۆم ئێستا ترابلایت ئیشی نییە گەرمە ئیشی نیە دێم لێرە دادەنیشتم ئەگەر ئیش بکەم زۆر ئیش بکەم ئەوە دەستی 7,000 3,000 خێر دەکەم دەستی ئەگەر 5 دەستە بفرۆشتم زۆر 15,000 دەکات وەگەر نەفرۆشم یەک دەستێ دەفرۆشم بای 3,000 ئیش دەکەم دەبی ئەمن بە 4-5,000 بڕۆم داڵات تو چەند سەر خێزانن چەند کەسن لە ماڵەوە من ئێستا 3 منداڵم هەیە داکم لەکن منە لەگەر 2 برای من هەیە ئەیتی من لەکن منن لەگەر خێزانەکەی یعنی ئێستا لەگەر من و خێزانی من 9 کەسن 9 کەس تاکە سەرچاوی بژێوی تۆ ئەو کارێ هیچ تر نییە لە ماڵەوە ئیش ناکەم هەر ئەو کارا دەکەم هەر ئەو کارا دەکەم ئەی ئەو ڕۆژانەی کە بڕێکی کەم دەفرۆشی چۆن دەچیتەوە ماڵ وەڵا ئەگەر کێم بفرۆشم ئێس جارنایە یەک دەستی دەفرۆشم بای 3,000 دچم سەڕی کەرکڕا دۆستم ئەگەر سیارەك بێت تشتێک بێ لەگەروی دەڵێم حتا مەفرەقی دارات تو من بن دەچوم مەفرەقی دارات و لە مەفرەقی دارات و دەڵێم 1 ساعت 2 ساعت ڕادوسم تا سیارەك بێ ئەمن لەگەڵ خۆ بە تا ئاخری ڕۆژانە چەند کاتژمێر لێرەی ئەمن ساعت 3 عەسرانەی دێم تا ساعت 1 شەوێ 2 شەوێ هەر لێرەمە زیاتر لە 9 کاتژمێر بەڵێ ساعت 3 دێم هەتا ساعت 2 شەوێ لێرەمە هەر لێرەمە ئەوی شا دەکەم ئەی وەرزەکانی تر ینی بەس هاوینان بازاڕی ئەو کارە هەیە خوزستانان شەر نا ژوستانان لێرە جێ مۆتەیان ئێستا ژوستانان ئیش لێرە نییە هیچ ئیش نییە کەس نێر مۆتای ناخە ژوستانان چێ مۆتا دۆخە هاوینان ئیشتە ئیش باشە لێرە پێش ئەوەی بێتە هەرێمی کوردستان لەکوێ دەژیایی ئەمن خۆم لە سووریا بووم سووریا بووم 14 ساڵە هاتمە لێرە بخۆم ئیشی عەربانەم زۆر کردیە لە بازار ئیشم کردیە لە عەلوای ئیشم کردیە ئیشی لۆقم کردیە کونجی فرۆشتیە 2 ساڵە بزمار شوتە ناوچاوی من ئەو چاوی من تێکدا ئێستا 3 عەمەلیاتی کرد ئەو چاوە پێ نابینم سەقەت بوو ناتانم دشم تۆختۆری دەڵێ بڕۆ تۆختۆرێکی هەر دەبی بڕۆی تۆختۆرێکی باش ئەو ها دەکەم پارە نییە چێوە بڕۆ ئێستا بڕۆم تۆختۆرێکی باش هەر دەبی 200,000 لەگەر خۆبی بچی ئەوە ئەشیعە بگرا و تەسویر بکە چێن دەربڕۆ ئەگەر بڕۆم ئێستا عەربانەی پالدەم یەکسەر ئازاری دێ وەستر دەدە چاوم من ناتانم ئەمن خۆم ئیشی قورس زۆر کردمە ئەمن 14 ساڵ هەر ئیشی ئەو قورسی کردمە کرێچیشی بەڵێ کرێچیمە ئەمن کرێکی 200,000 دەدەم مانگەی ئاخری دارە تو خانی دووقاتە لەبەر منداڵی برای من خانی دووقات بردم منداڵی یەتی من برای من 2 ساڵە وەفاتی کردیە منداڵەکە خێزانەکە لەگەر من دەچێت ئەوانە قاتی سەرێنە ئەمن قاتی خواریمە لەبەرەوانە ئەی منداڵەکانی خۆت ناچنە قوتابخانە ناچم قوتابخانە ئەمکانی من نییە ئەمکانیت نییە ئەمن ئێستا 5 منداڵن ئەگەر بڕۆن مەکتەب بەقورعان باوەڕ کە ئێستا 2-3 ڕۆژی دی مەکتەب دەکاتەوە ئەشیای مەکتەب ناتانم بکڕم ئەمن ناتانم ئەمکانی من نییە
يعني اگر پێداویستەکانیان بۆ دابین بکرێ ئەوانش ئازیان لێ بچنە مەکتەب. عدیکو ئێستا بڕۆ پرسیاری بکە هەموو حەزیە لێنە هەر منداڵک دەڵێ دەبی ئەمن بە مەکتەب نا ئەمکانی من نییە ناتانم ئێستا ئەو منداڵە هەموو ڕۆژێ دەبی ئەگەر بڕۆ ئەشیای مەکتەب بکڕی بڕۆ مەکتەب دەبی 1000 بدی ئەوانە یا من ئەگەر 5 منداڵ 5000 بدنەوەوانە خواردن لۆ ماڵێ دینمە من ئەمکانی من نییە تااقەتی ئەو تشتان نییە یعنی ئەگەر منداڵەکان بچنە مەکتەبەوە خواردن نابێت لە ماڵەوە بیخۆن ئەوها دەبی مەسەن قەلەمەک لۆی بکری دەفتەرێک لۆی بکری کا پارە ێ باوەڕکە وەڵڵە ئەمن بازاری دارات تو هەیە بازارێکی کچکەیە داکەم هەر ماغری بێ دەشە ئەشیای زیاد چێن دەرفڕێدانە دینە ماڵێ ئەوها دەجین بە قورعان یعنی دەشە ئەشیای زیاد لە چێن دەرتەمەتەی فڕێدانە ئەوها دینە ئەوی باش ناودا دینە ماڵێ کابرا فڕێدایە ینی ئەوەی کە بەخاڵەکان فڕێ دەدەن ئێوە دەهێنەوە دێنن ماڵێ دەخۆن هەر ئەوە دەژین سێ ساڵە ئەوە ئەوها گیانم هەر ئەوهایە نالێم وەڵڵا ئەگەر درۆژێک دێ ئەمن ئێستا و کلینشاک دەفرۆشم کابرا دێ یەک کلینێکسی دەبە مانگی جارێک یا مانگی دوو مانگ جارێک 5000 دامن دەلێ لۆ خۆت بە قورعان ئەمن 100 دوعالۆوی دەکەم مانگی جارێک یا دوو جار دێ یەک کلینێکسی دەبە دەلێ ئەوە لۆ خۆت یعنی ئەو ڕۆژە باوەڕکە ئەگەر ئەو ڕۆژە تشتە 5000 بدامن تشتێکی باش لۆ ماڵێ دەبم لۆ منداڵە دەبم چم کێکی دەکڕم شربەتی دەکڕم کابرا زیاد دایمن ینی یەک کلێکسی زیاتر بفرۆشی لۆ تو باشترە لۆ من زۆر باشە لۆ ئەو منداڵانە ئەو منداڵە مشاوی بڕۆ ماڵێ چاویوانە لە منە دەبیت تشتێک لۆوان ببم بەرنامەکەی من بەناوی قورجی شێرە ئەو پیشانە تاقی دەکەمەوە کە پارەکەیان لە قورجی شێر دێتە دەرەوە پێدوانی ئەو کارەی تۆش پارەکەی لە قورجی شێرە بە قورعان وایە ئەگەر زۆر قورسی دێتە دەرێ یعنی ئەمن باوێ 3 ساڵە پێشتری 3 ساڵ وەزعیمە باش بوو زۆر باش بوو ئەمن ئیش دەکردم تااقەتم هەبوو ئەو چاویمە ئەو های لێ هات هیچ ناتانم ئیشێک بکەم یعنی ئەگەر بڕۆم ئیشێک بکەم چوم ئیش کردم دکتۆر گوتی لۆ ئیش کردی چاوی خۆ سەقەت کرد ئەوە ئێستا ئەو چاوی من نابینم ئەو چاوە هیچ نابینم سەقەت بوو یعنی ئێستا بە هەر نەبقورسی زۆر بە قورسی دێتە دەرێ باوەڕکە ئەم پێشتری 3 ڕۆژ پارەی تاکسیم نەبوو بڕۆم ماڵێ چوومە سەر 2 ساعت ڕاوەستام ساعت 4 بەیانی گشتم ماڵێ نییە پارەی تاکسی نییە چێوە بڕۆ ساعت 1 و 2 تەواو دەبێت 2 ساعت لەسەر شەقام بوەست بوەستم مەسەن سیارە پێ دەڵێم ئالێرە لای تابلی مۆلیکا کە هەتە مەفرەقی دارەچوو دەچی دەڵێ حتا مەفرەقی من دەبال مەفرەقی ژیرا دۆستم سیارە کات ئەمن لەگەڕ خۆ هەتا ئاخری دەبە ینی ئەگەر سیارە دەبێت ڕۆژانە بەلای کە من کیلۆمەتر 2 کیلۆمەتر بە پێ بڕۆ چوومە 2 جار ئەوها کردمە بە پێ دەڕۆم سیارە نییە ئێستا کابرا ئەمن کابرا دەترسە ئەمن پیاوەکەم لەسەر جادێ ڕاوەستەمان دەترسا من هەڵگرە دەبی پێیاوە بڕۆم